کۆچی دواییان کردووە. وەک ڕێزلێنانێک لە ڕۆحی پاکی کۆچکردووان بە گشتی بە تایبەت کاکێر سەنگەری ساتێک وەستان بە پێوە وەکو ڕێزێک چەند چرکەیەک بە پێوە دەوەستین. زۆر سپاس. ئابەدەبانی خۆشەویست، پێمان باش بوو لە یەکەمین ساڵیادی ڕۆژنامەنووس و هاوکار و هاوپیشەمان کاکێرش سەنگەری ئێمە یادەکە بکەینە هەل و بۆنەیەک بۆ ڕێزلێنان لە کۆمەڵە کەسایەتی، جیاواز لەوەش بۆ زیندوێشتنەوەی ناوی هاوڕێ و هاوکارمان کاکێرشی کۆچکردوو. ڕەنگە بەشێکتان ئاگادار بن دوای چەند مانگێک لە کۆچکردنی کاکێرش کە بەڕاستی کۆچێکی سەخت بوو بۆ هەموو هاوڕێکانمان، بۆ هەموو ئەو کەسانی کە لەم شارەیە لە وڵاتەیە مامەڵەیان لەگەڵ کۆچکردووە کردووە یان لە بەجۆیەک لە جۆرەکان لە شاشەی کەناڵەکان و ناسیویانە کە ئەسەفێکی سەخت بوو، هەروە بیشنەوەی ئاسان نییە. وەک بەشێک لە هاوڕێیانی کۆچکردوو هەستاین بە دروستکردن و تۆمارکردنی ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی هێرش بۆ گەشەپێدانی میدیایی. بەو مەبەستەی ناوی هاوڕێ و هاوپیشەی کۆچکردومان بە زیندوێتی بهێڵینەوە بۆ هەمیشە لە ناو هاوڕێکانیاندا بە زیندوی بێنێتەوە. ببورن. و لەپاڵ ئەوەشە ئەم بۆنەوە مەراسیمانە بکەینە فرسەتێک بۆ ڕێزلێنان لەو کەسایەتیانەی کە لە بوارێک لە بوارەکاندا خزمەتی گشتی کۆمەلگایان کردووە. ئێستاش کاک عەبدوڵڵا و یەکێک لە هاوڕێیانی هێرش سەنگەری و لە ڕێکخراوی هێرش بۆ گەشەپێدانی میدیایی وتەیەکی دواتر هەنە گوردەکاری زیاتر لەسەر بابەتەکە دەخێنەوە. ئامادەبوانی بەڕێز بە خێراتنێکی گەرمتانەکەم، بە خێراتنی بەڕێز پارێزگاری سلێمانیەکەین. بەڕێزان، بە ناوی ڕێکخراوی هێرش بۆ گەشەپێدانی میدیایی لە ماوەی ساڵی ڕابردوودا توانیمانە یادی ڕۆژنامەگەری کوردی بکەینەوانەیە و ڕێکخراوەکەمان لە پلان و بەرنامەیدایە چەندین چالاکی جۆرا و جۆری تر ساس بکات، بە تایبەتی ئەگەر خواتەبەنمان بات هەر لەم ساڵدا بەندیازی پلاتفۆرمەژین بۆ میدیای نیشتیمانی. جگەلەوە ڕێکخراوەکەمان هەوڵەدات بە پێی توانای ئیمکانەتمان بتوانین خول بکەینەوە بۆ ڕۆژنامەنووسان و نووسەران. جگەلەوەی ڕێکخراوەکەمان هەوڵەدات پەیوەندی نێوان ڕۆژنامەنووسان و حکوومەت بۆ هێندێکی دروست بێت، ئەمەش بە هاوکاری بەشێکی زۆر لەو ڕێکخراوانەی تر کە لە بواری ڕۆژنامەنووسیدا کار دەکەن. جارێکتر بە خێراتنی گەرمتانەکەین. بۆیە داوا لە بەڕێز برای خۆشەویستم کاگە باڵەبووبەکر پارێزگاری سلێمانی یەکەم لە یادی کاگێرشا و بۆ ڕێکخراوی هێرش سەنگەری بۆ گەشەپێدانی میدیایی وتەیەکمان پێشکەش بات با بفەرمێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئامادەکار و ئامادەبوانی بەڕێز، خێزان و خانەوادە و خۆشەویستانی هاوخەمانی هاوڕێیانی کاکە هێرش سەنگەری، بەناوی خۆم و پارێزگای سلێمانیەوە ناسۆر و ماتەم و پرسەی خۆمان دووباراکەینەوە. ومێ دەکەم ئەو کۆستەی لێمان کەوت چ لە کای ڕۆژنامەگەری کوردی چ لە ناو کۆڕی دۆستان و هاوڕێیانە دواکۆست و دوا ناخۆشی هەمومان بێ، هاندەرمان بێ بۆ ئەوەی کە هاوڕێیەتی و کەسایەتی و برایەتی و دۆستایەتی لە ناو ئەم کۆمەڵگایەمانە بەهێزکەین، جارێکی تر تەونی کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان ڕێکخینەوە، چونکە بەڕاستی ژیان زۆر لەوە کورتترە بە خەم و بە ماتەم و بە دابڕان و بە کردبوون و بە پەردبوون و بە ڕق و بەقین و بە ئەو بابەتانە تەواوی بکەین. مەرجی ئەم ئازیزانەمان وانەیەکی گەورن کە ئەزمموی بکەین. دەچەند لایەکەوە ئەم خۆشەویستانە بوون بە ئەزمموونێکی گەورە. یەکەمیان بۆ ئەوەی کە بیسەلوێنن ئەو کەسانی کە ڕۆژە لە ڕۆژان هەناستەیەک، هەنگاوێک، ترپەیەک، جوڵەیەک، وشەیەک پێشکەش بە کۆمەلگاکەیانەکەن، کۆمەلگاکەیان لە بیریان ناکەوە جێدەستیان دیارە بێ لە
گەشەکردن و بژانەوە و لە سامان و لە شارستانێتی و لە کەلتوری وڵاتەکەیانە. بۆیە بەڕێزەوە تەقدیری کۆچکردنیان نەکرێ، ناویان نەهێنرێ و ناویان بە زیندویی لە ناو وجدانی هەمومانە، لەم یارد و کۆڕ و کۆبوونەوانەیە لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندنە، لە یادگاری و یادەوەری و بۆنەکانی هەموو ئازیزانە و میلەتەکەی ئێمەیە ئەمێننەوە کە دەرخەری ئەو ڕاستیەکە کە هێرش بەو تەمەنە بەهاریی خۆی توانی زۆر پێشکەشکە، توانی زۆرترین هاوڕێ بتوانێ هاوڕێیەتیەکی ڕاستەقینەیان لەگەڵا دروستکە کە بۆ ئەو ماوە زۆرەی کە لەو سەردەمی مەرگ بوو کە کۆرۆنا بەسەر جیهانە هێنابووی وای نەکرد لە زەین و لە ئاوەز و لە ویژدانی دۆست و هاوڕێ و عەزیزەکانیە بسڕێتەوە یا بیر بشێتەوە. دووهەمیان ئەو دەرد و پەتاکوشندەیە کە کاکە هێرش و زۆرێک لەو دۆست و عەزیزانەمانی لەگەڵ خۆیان پەلکێشی مەرگ کرد. لێرەوە بێمە هاندەرمان بێ لەمە زیاتر قوربانی نین. کاتان لێ یەکەم ئێمە لە سلێمانی لە بنکەیەکی پێدانی ڤاکسینەوە کردومانە بە سیانزە بنکە. تیمی گەڕۆکمان بۆ شوێنە ڕسمیەکان بۆ کەرتی تایبەت بۆ شوێنە گشتیەکان دروست کردووە. لە قەزا و ناحیەکانە بنکەی پێدانی ڤاکسین نەبووە، لە هەموو قەزا و ناحیەکانی سلێمانی کردومانەتەوە. ژمارەیەکی زۆر بە هەوڵی هەموو لایەک ڤاکسینمان دابین کردووە. تکاتان لێ یەکەم ڤاکسین بەکاربێنن بۆ ئەوەی ئەم تەوژمی مەرگە لێرەیە کۆتایی پێبێ، بۆی ژماری قوربانەکانمان زیاد نەکەین، بۆی هێرشەکانمان زیاد نەکەین، بۆی ژماری کۆچکردوەکانمان زیاد نەکەین. پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین، ڕێکارە خۆپارێزیەکان بین، بۆی بتوانین لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی تا کۆتایی ئەم ساڵ لە 140 هاوڵاتیەکانمان خۆیان بکوتن تاکو لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیە دەرباز بین لەم پەتاکوشندەی بەرۆکی مرۆڤایەتی گرتووە. دوجار من سوپاسی زۆری ڕێکخراوی هێرش بۆ پەرەپێدانی میدیایی یەکەم ئەم دۆست و خۆشەویستانەمەکەم کە ئەمە بۆ جاری دووهەمە ئەم کۆبوونەوەیە سازەکرێ ڕێگەخرێ. ئومێ دەکەم ئەم کارانە بەردەوام بن، ئومێ دەکەم یەکگرتوو بین، ئومێ دەکەم چۆن کۆرۆنا لە یەکی دوورخستینەوە، تیرۆر لە یەکی دوورخستینەوە، ساختەکاری و گەندەڵی لە یەکی دوورخستوینەتەوە، هەڵبژاردن بەداخەوە کابێ کۆمان کاتەوە ئەویش لە یەکی دوورخستینەوە. با ئێمە بۆ نەومرادەوەریەک دروستکەین کە لە یەکمان نزیکاتەوە. گرنگ نییە ئێمە چەند جیاوازین لەگەڵ یەکتریە، گرنگەوەیە بتوانین دەممان بە یەکتری بگا، بتوانین گفتوگۆ بکەین، بتوانین کێشەکانمان لەسەر مێزێکی خرچارەسەر بکەین، یەکتری قوبوڵ بکەین. بۆیە ئومێ دەکەم ئەم یادە یادی لێبوردەیی بێ، یادی خۆشەویستی بێ، یادی ئەوە بێت کە ئێمە خۆشەویستێکمان لە دەستدا بە هیچ ئەسەفێ جارێکی تر ناگەڕێتەوە. بۆیە بێ وریای وشەکانمان بین، وریای دەربڕینەکانمان بین. زۆر ئاسانە تەورێ بکێشی بەسەری کەسێک و چاک بێتەوە، بەڵام زۆر ئاستەمە کاتێک کە وشەیەکی نەشیاو بە کەسێک گەڵەی دڵنیا بە برینێک نییە، زامێک نییە کە جارێکی تر چارەسەر بێتەوە. ومێ دەکەم ئامادەبوونی ئێوە سەبووری بێ بۆ هەموو لایەکمان، بە تایبەتی خۆشەویستان خوشکی بەڕێزم، خێزانی بەڕێزیان، برازای عەزیزم کاکە گیان کوڕی ئەو کاکە هێرش و هەموو ئەو دۆست و عەزیز و برایانەی کە هەمویان لە من نزیکترن بۆیان ئێوەی خۆشەویستیش دوور بن لە هەر بەڵاو ناخۆشیێک و شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە باڵەوبەکر پارێزگاری سلێمانی. بۆ زۆرێکتان ڕەنگە ئاشنا بێت کاکە هێرش سەنگەری ساڵی 1984 لە گوندێکی سنووری کەلار لە دایک بوو. لە ساڵی 1980 وەر بە مناڵیەوە خێزانەکەی ئاوارەی بەهۆی دۆخی و کاتەوە ئاوارەی ئێران بوون و ساڵی 92 لەگەڵ گەڕانەوەیە دەچێتە بەر خوێندن و پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕۆژنامەنووسی بە سەرکەوتووی تەواو کردووە. لە ساڵی 1993ەوە بە تیپی شانوی مناڵانی کەلار دەستی کردووە بە کار و چالاکی و هەر لە منداڵیەوە منداڵێکی بزێ و بە بەهرە و لێ هاتوو بووە و لە کەناڵەکانی ئایندە KNN NRT بۆ ماوەی چەندین ساڵ وەکو پەیامنێر، وەکو پێشەشکار، وەکو ڕۆژنامەنووسێکی ئەکتیڤ و بەتوانا کاری کردووە. من بەش بە حاڵی خۆم وەکو هاوڕێیەکی کۆچ کردو وەکو هاوپیشەیەکی جیاواز لەوەی کە هێرش کار و پیشەکە بە ئێمەی بەهێرشەوە بەستبووەوە و ڕۆحیەت و کەسایەتی و پەیوەندی کۆمەڵایەتی هێرش سەنگەری زیاتر برایەتی و خۆشەویستی نێوان خۆی و هاوڕێ و هاوکارانی زیاتر کردبوو، تەنها هاوپیشەیەک نەبوو. ئەمەش لە مەرگی کاکە هێرشدا سەلمێنرا کە بەشێکی زۆری هاوکار و هاوڕێیان، بەشێکی زۆری خەڵکیش لە دوورەوە، زۆربەی ڕۆژنامەنووس و خەڵکی ڕۆژنامەنووس و کەناڵەکانی ڕاگەیاندنی ئەم شارە کە لە دووریشەوە کاکە هێرشیان بینی بێ و تەعاملیان لەگەڵ نەکردبێ، ئەسەفێکی زۆریان بۆ مەرگی خواست بوو. ئەمەش بۆ مانایی کە مەرگی کاکە هێرش بە ئاسانی لەبیر ناچێتەوە.
ئەم هەوڵە بچووکەی ئێمەش بە دروستکردنی ڕێکخراوێک دوور لە هەر ئەجەندایەکی سیاسی حزبی وەفایەکی زۆر بچووکی کۆمەڵێک هاوڕێیەتی بۆ ئەوەی ناوی کاکێرش سەنگەری بە بەرز و زیندوی بێڵینەوە بۆ ئەوەی ساڵانە لە ساڵیادی مەرگی کاکێرشە لە مناسبەکانی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە لەو مناسبانەی کە ئازانی نەچێتە خزمەتی بەرزڕاگرتنی ناوی کاکێرش سەنگەری کۆچ کردو ئێمە ئەگەر کۆمەڵێک چالاکی بچووکیشمان هەبێت بەڵام لە ڕووی ڕەمزیەوە بەهای گەورەی هەبێت یەکەمین چالاکیمان دوای تۆمارکردنی ڕێکخراوی هێرش بۆ گەشەپێدانی میدیایی یەکەمین چالاکیمان خەڵاتکردنی عومەر فەرهادی پەیامێری بەتەمەنترین پەیامێری کورد بوو کە بە شێخی پەیامێران ناسراوە لە 22/4 لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا کە یەکەمین چالاکیمان کە بەڕێز و سپاسەوە بەشێکی زۆری لە نخبە و خەڵکی ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسان دەستخۆشییان لێکردین کە ئەو پیاوە بەڕێزە ئەو ڕۆژنامەنووس و پەیامێرە بەتەمەنە لە ناو میدیای کوردی و لە ناو ڕێکخراوەکانی بۆی ڕۆژنامەنووسی کوردی هەتا سندیکای ڕۆژنامەنووسانیش فەرامۆش کرابوو ئێمە بەم مەسجانە ئەمانەوێت ئەو ڕۆژنامەنووسانەی جیاواز لە ڕۆژنامەنووس و کەسایەتیانەشی کە شوێندەستیان دیارە بەڵام تەقدیر نەکراون ململانی حزبی و سیاسی و ئەجەندای جۆراوجۆر و تایبەت ڕۆڵی فەرامۆش کردوون دوور لە هەموو ئەجەندا و ململانی سیاسی و حزبی و ناوچەگەریتەکان تەقدیریان بکەین خەڵکی دهۆک بن خەڵکی ئەولێر بن خەڵکی سلێمانی بن خەڵکی گەرمیان بن خەڵکی شارەزور بن تەنها گرنگ لای ئێمە شوێندەستی ئەو کەسایەتیانە بۆکو ئێستا چۆن 5 بەڕێزەم ساڵ دیاریمان کردوون بۆ ئەوەی کە یەکەمین خەڵاتی ڕێزەندانی هێرش سەنگەری وەرگرن کە من دڵنیام ئەوەی ئێمە پرسوڕامان کردبێ بە خەڵکانی دڵسۆز و مەوزون و ئاگاداری وەزعی کوردستان کەسانێکن کە شوێندەستیان دیار بووە لەناو کۆمەلگا خزمەتیان کردووە دڵنیاشم کەمێکی دیکە کە ئاشکرامان کرد ناوەکانیان هەمووتان نەزانن کە شایستەی ئەوە بوون کە تەقدیریان بکرێت ڕەنگەم تەقدیری ڕێزنانی ئێمە شتێکی ڕەمزی بێ بەڵام ئێمە دوو هەدەفمانەیە هەدەفی یەکەم بەزێشتنەوەی ناوی کاکێرش لە ڕێ ڕێکخراوەکە و خەڵاتی ساڵانە وەکو هاوڕێ و هاوکارێک وەکو وەفایەکی زۆر بچووکی ئێمە و هاوڕێیانشی کە ئێستا دانیشتوون ئەتوانم وەکو هاوڕێیانی هێرش قسە بکەم نەک تەنها وەکو مەریوان دووەمیش ساڵانە بیکەینە فرسەتێک تەقدیری ئەو کەسانە بکەین کە شوێندەستیان دیارە لە بوارێک لە بوارەکاندا خزمەتیان کردووە زیاتر کاتان ناگرم ئەو بەڕێزانەی کە بانکەمە ئێرە ئازت کێشن بۆ ئەوەی کە خەڵاتی ڕێزناندا بشکین بەسەر ئەو کەسایەتیانەی کە بۆ ئەم ساڵ 5 کەسایەتیمان دیاری کردووە توان بڵێم 4 کەسایەتیمان دیاری کردووە لەگەڵ خەڵاتێکی تراکە ببورنە مایکانە تۆزێک داوا لە بەڕێز کاک عەلی کەریمی دەکەین فەرمێت بۆ دابشکردنی خەڵاتی هێرش سەنگەری یەکەمین خەڵاتی ئەم ساڵمان بۆ دەستگیرکراوانی بادینانە و ئەو دەستگیرکراوانەی کە ماوەی زیاتر لە ساڵێکە قوربانی ئازادی میدیا و ئازادی دەربڕێنن بە پێویستمانزانی یەکێک لە خەڵاتەکان بۆ قوربانیانی ئەو کەسانە بن کە توانین پێیان بڵێن قوربانیانی ئازادی بیرروڕا کە زیاتر لە 73 کەس زیاتر لە ساڵێکە لە بادینان لە زینداندان و 5 کەسیشیان بە 6 ساڵ سزا درراوە بۆ لەبەرەوەی کە لە بادینان و نەتوانرا کەسێک بێت هێرە کاک شێرک و حەمامی ئەگەر لێرە بێت پێما بێ بەڕێزی دیاری کراوە بۆی خەڵاتەکە وەربگرێ سوپاس دەکەین لەبری ئەوان ڕسمێککردن دوایی تر جان خۆشە مخەڵات بن بێتەوە دەستەکاندا هەوڕووکە نەوەی باەک ڕسمینەکە بگرین هەر ئەوەنە ترێککردن سوپاسانە ڕاستی و خەڵاتێکی زۆر بەجێ بۆ بەندکراوانە و هیوادارم کە خەڵکی ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس زۆرتر بێنە قسەکردن بۆ ئەوەی کە جیراوانی بادینان لە هیچ قاموسێکدا ناگونجێت چۆنی تاریخکەین ئێمە حکوومەتەکانی دیکتاتۆریمان دیوە هەر لە سەدام حوسێن و شای ئێران و حکوومەتەکانی یەک بە دوایەکی تورکیەیدا تعریفێک هەیە بۆ جیراوی سیاسی ئەمن تا هەر تێناگەم ئەوانە بۆ گیراون هەر تێناگەم تاوانیان چیە هەر تێناگەم یعنی من یەکە تێنەگەم لەوەی کە بۆچی ئەم بەندکراوانە گیراون تر کۆمەڵانی خەڵک چۆن دەبێت تێبگەن کە ئەوانە جورمیان چیە تاوانیان چیە بۆیە تکایە بە چیتر
ئەوانە لە بەندا نەمێنن بەبێت تاوان یعنی زۆر باشە ئەمە لە زمانی شام لەبیرە زمانی سەدامم لەبیرە زۆرێک لە چالاکی سیاسی لە جیران بەڵام دیار بوو بۆ جیراوە دژی سیستمەکە بوون دژی ڕژیمەکە بوون ئەی باشە ئەوانە بۆ جیراون ئەوانە ئەگەر زیندانی سیاسیمان هەیە لە کوردستان کە بەڵێ ئەمانە دەبێ بە ئاشکرا ئێمە کار بۆوە بکەین کە زیندانی سیاسی لە هەرێمی کوردستان کە ساڵیانی ساڵ پۆز و هیوای وەی دەدەدەن کە وڵاتێکی دموکراتە و دموکراسی تێیدا هەیە ئەمە ئەوە دەخاتە ژێر پرسیارێکی یەکجار گەورە کە نەخێر وڵاتەکەی ئێمە لەمەڕ ئێمە لە هەرێمی کوردستان زیندانی سیاسی لێیە و ئەوە جێگای قبول نییە بەڕاستی هیوادارم ئەو پەیامە بگەێنی کاک دکتۆرجان نەزانمە تۆ چالاکی و دوێنێ و پێرش داوەتان کردیم بۆ بەردەرچی محکەمەکان بەداخەوە بەشدار بوو لەوەیدا کە دیفاع لە بەندکراوەکان بکەن زۆر کەم بوو هیوادارم کە زیاتر چالاک بێت دەست خۆش بێت دەستەکان خۆش بە کورتی کاک دکتۆر سواس دەکەم ئەگەر سەرەتا درود بۆ گیانی کاک هێرش سەنگەری و هەموو شەهیدانی قەڵەم و شەهیدانی ڕۆژنامەوانی و شەهیدانی ڕۆشنگەری زۆر سپاس بۆ ڕێکخراوی هێرش کە بەندەیان دەستنیشان کرد بۆی ئەو خەڵاتە بگەین بە شوێنی خۆی من بۆ خۆم هەم لە بەشێک لە دادگایەکانی ئەو ئازیزانە لە هەولێر بەشداریم کردووە هەم سەردانی کەس و کارەکەشیانم کردووە وەکو کەمترین ئەخلاق و ئیلتیزامی سەرشانی خۆم ئەمەم بۆ ئەوە وت لە ڕاستیە ئینسان نازانێمانە بۆ ژیراون ینی من خۆم کە لە ناو دادگایەکانیان بەشداریم کرد بڕوام وایە ینی بە پێی ئەزمون بە پێی خوێندنەوە بەشێک لەو بەڕێزانە کاک حاکم کە ئێستا خۆیان لێرەن یانی لە سەردەمی محکەمەی سەورەی سەدامی شاشتیوە ڕووی نەیاوە ئاسایش خۆی شکاتکارە خۆشی شاهیدە لە ناو محکەمە داواکاری گشتی دانیشتووە یەک قسە ناکە وە کەس و کارەکەشان کە ئینسان قسەیان لەگەڵاکە چیەگات چه حەسرەتێک لە چه حەسرەتێک ئاژین جارێکی تر بە خێر بێن سوپاس بۆ هەموو لایەکان ڕۆحی کاگێرش و هەموو شەهیدانشان زۆر سپاس دەست خۆش داوا لە ڕێز پارێزگاری سلێمانیەکەی خەڵاتی ڕێزێنانی هێرش سەنگەری بۆ تێزانی هونەرمەند عەبدوڵای خەیات پێشکەش بکات کە یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە خزمەتی واری و دەری کوردی کرد لە ماوەی ڕابردووە بە پەتای نەگریستی کۆرۆنا بەداخەوە بەچی دوایی کرد ئێمە و ڕێزانێک ڕێزی دەدەگرین بە ناوی خەڵاتی هێرش سەنگەری زۆر سپاس بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێز بنەماڵەی خێزانی کۆچکرد و عەبدوڵای خەیات ئەشێکی دیکە لەو کەسایەتیانە دکتۆر کامران قەرداغیە کە بەڕاستی شایانی ڕێزلانی تایبەتە دکتۆر کامران قەرداغی لەگەڵەوەی کە ئەتیزاری ناوە لێرە وجودی نییە ئیشێک بوو لەو کەسانەی کە وەکو جەنگاوەرێک لە سەرەتایی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا کە هۆشیاری بڵاوە کردەوە کەسی نەدرسان بەڕاستی دوور لە هەموو شتێک دکتۆر کامران قەرداغی ئەوە تەنها ڕێی ئێمە نییە ڕێی کۆمەڵ خەڵکیشمان وەرگرتووە کە لە بواری هۆشیاری تەندروستی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ئەشێک بوو لەو دکتۆرانە کە لە میدیاکانەوە لە چەناڵە تایبەتەکانی خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەورێکی گەورەی بینی لە هۆشیاری تەندروستی و لەوەی کە خەڵک نەترسێ پێچەوانەی کە بەشێک لەوانەی تر کە خەڵکیان نەترسان بەڵام وەکو جەنگاوەرێکی ئازا ڕوبەڕووی پەتاکە بۆ داوا لە بەڕێز کاگارامی شێخ محەممەد دەکەین خەڵاتەکەی دابەش بکات کاک هەڵۆشێک بە کەس ئەزت کێشی وەکو ڕێزێک خەڵاتەکەی بۆ وەرگری سپاسی جەناب شەکەین کاکەم دەستەکان خۆش دەستە خۆش بێت سپاسەکەم حاڵ سپاس کاکارام شێخ محەممەد سپاس بۆ کاک هەڵۆشێک بۆ بێکەس خەڵاتی ڕێزەنانی هێرش سەنگەری بۆ ڕۆژنامەنووس داوا لە کاک ئاسۆس هەردی ڕۆژنامەنووس دەکەین فەرمێت بۆ پێشکردنی خەڵاتی هێرش سەنگەری بۆ ڕۆژنامەنووس بۆ پێشکەشکار کارزان عوسمان
کە لەسەر بنەمای لێهاتووی و توانای کاکە کارزان لە بواری خزمەتی میدیا و میدیای کوردی و لە کەناڵی نافتی ماوەی 11 ساڵە بەردەوامە لە کارەکەی وەکو ڕێزنانێک یەکەمی شەرەفی خەڵاتی هێرش سەنگەری بۆ ڕۆژنامەنووس پێشکەشی بەخشیمان بە کاکە کارزان عوسمان. سپاس بۆ کاکە عوسمان. پێنجەم کەسایەتی کە دیاریکراوە بەڕێز کاک حاکم شێخ لەتیفە داوا لە کاک عەبدوڵڵاکەم وەکو هاوڕێیەکی هێرش خەڵاتەکە پێش بکات. کاک حاکم شێخ لەتیف هەم وەکو دادوەرێک و هەم وەکو ئەندامێکی کولی پێشووی پەرلەمانی کوردستان لەسەر بنەمای بورن پەرلەمانی عێراق لەسەر بنەمای حەقبێژی و هەڵوێستەکانی بەتایبەتی لە ئاست دۆسیە سیاسی و یاساییەکان لە هەرێمی کوردستان هەمیشە قسەی خۆی هەبووە پێم وابێ بۆ کەسان شاراوە نییە وەکو ڕێزەندانێک یەکێک لە خەڵاتەکانی هێرش سەنگەری ئەمساڵ بۆ بەڕێزیان بوو پیرۆزباییان لە یەکەی. زۆر سپاس کاک حاکم شێخ لەتیف. ئەگەر تێک شەوی حەزەکەم بە کورتی زۆر سپاس بۆ ڕێزان سەرپەرشتیارانی ڕێکخراوی هێرش سەنگەری بۆ کاری ڕۆژنامەگەری و درود بۆ گیانی پاچی ئینشاءالله جێی بەهەشت دەبێ و قوربانیانی نەخۆشی کۆرۆناش بەرەو کەم بوون دەڕۆن. طبعا من سپاس بۆ ئەم بەڕێزانە منیان سپاس کرد کە من بەڕاستی خۆم بەشایستەوە نازانم بەعکسەوە خۆمان بە تەفسیر دەزانی چیوامان نەکردووە بەداخەوە لە ئاست ئەو پێشێلکاری کە بەرامبەر بە گیراوانی بادینان کراوە ئێمە وەکو تیمێکی پارێزران و یاساناسان لە واقعدا هەر لە دوای حکومدانەکە هەستاین بە شیکردنەوەی کەیسەکە لە ڕووی قانونیەوە لە هەردوو بواری ڕواڵەتی واتە شکلی و بواری بابەتی مەوزوعی و کۆنگرێ ڕۆژنامەنووسیمان بۆ کرد و لە راپۆرتێکی نووسراویشتا بڵاومان کردەوە. بەڕاستی ئەوەی کە لەگەڵ بادینان دەکرێت مەسەلە هیچ ئەو تۆمەتی قانونی نین بەڵکو مەسەلەکە کەیسێکی سیاسیە زیاتر لێ هەدەف لێی بێدەنگکردنی خەڵکە لە بادینان و ئەمە بە قەنەعەتی کولی و بە دوای ئەوەی کە بەڵگەکان بڵێن ئیزبارەکەمان دۆسیەکەمان خوێندۆتەوە و قەراری محکەمەشمان بینیوە هیچ یەکێک لەوانەیەوانی پێدەمەدبارکراون ناچنە خانەی ئەو تاوانانەی کە لە قانونی عقوبات یاسای سزادانیان یاساکانی تری سزادانی عێراق هاتوون و مەبدەیەک هیچ تاوانێک نییە ئەگەر بە نۆس دیاری نەکرابێ. ئەوەی ئەوان زیاتر بەکارهێنانی قانونە بۆ سیاست و ئێمە وەکو عەرزم کردن لە کۆنگرێ ڕۆژنامەنووسیدا بڵاومان کردەوە لە نامیلکەیەکیشا بڵاومان کردەوە ڕێکخراوی دیێجاردی ئەوان چاپیان کرد و بڵاویان کردەوە وتمان با هەر بۆ مێژوو بمێنێ بە ئەکیدی وەکو کە دکتۆر شێرکۆژی شارەتی پێ هەندێشتی تیا لەسەر دەمی بەداخەوە قسەیەکە لەسەر باسیشان نەکراوە یعنی جیهازی ئاسایش یان شوڕتا جیهازی لێکۆڵینەوەی بێلایەنن نابێ بن بە تەرەف داواکاری گشتی تەرەفە داواکاری گشتی ادعا بە حەقی عام دەکات کەچی لە ئەم کەیسەدا ئاسایش دەچێتە بەردەمی دادگا و شەکوای هەیە تەنانەت گەشتە ئەوەی دادگا بڕیاری تەعویزی بۆ دەستگای ئاسایش بڕیوەتەوە کەوە بەڕاستی لە محکەمەی سەورەشان نەبووە. تەمەن دیارە ئەمە نمونەیە کە ئێمە زۆر کەسی ترمان هەن ڕۆژنامەنووسیان خەڵکی تر بە ناحەق حکوم دەرێن ئێستا لەوانەیە خەڵکانێکە بن مەجهول بن خەڵک ناناسێ بۆ نمونە کەسێکی یاسایی ناوی هەستیار قادرە ساڵح حکوم دراوە لەبەر ڕخنێل دادگا گرت لە هەندێک دادوەرگرتوە ڕاستە قسەی زبری بەکارهێناوە بەڵام مرۆڤ بەڕاستی کە عەدالەتی بۆ بە دوای عەدالەتدا وێڵ بوو یان زوڵمی لێکرا و شوێنێک نەبوو عەدالەتەکەی بۆ بجێڕێتەوە مافی بۆ بجێڕێتەوە دوجار تاوانیش دەکات نەکرد جوێن دەدات بۆیە ئەو قسەیە دەوترێ کە شۆڕشکردن بەسەر زوڵمە مەشروعە خۆی شۆڕش و پەنابرنەبەر چەکداری و تند و تیژی نامەشروعە تۆ دەبێت بە شێوازی ئاشتی داوای گۆڕانکاری بکەیت بەڵام کاتێک کە زوڵم مستەم دەبێت تەنانەت بیرمەندەکان دەڵێن شۆڕش چەکداری تند و تیژیش مەشروعە کەسێک کە زوڵمی لێ دەکرێت وە لە دادگاش بێ ڕخنە بگرێت دادی بۆ ناکەن واتە مافی بۆ ناجێڕنەوە ئەکید لەوانەیە تەشیریش بکا کە ئەوانەیەوەی تەشیری پێکرابێت لە ڕووی قانونیەوە حەقی بێ بەڵام
ساڵێک حکمی بی لەسەرەوەی ڕخنەیەکی کردەوە و هەروەها 5-6 کەسی تریشی لەسەر بکەیتەوە ئەنێەوە بۆ نمونە کە کەسێکی یاساییشە لەوانەیە وەرنەتان بیست بێت بۆیە لە وڵاتەدا زۆر زوڵم دەکرێت بەڵام ئەمە لەبەر چاوە ئێمە بەڕاستی هەمومان کەم تەرخەمین من باسی کۆمەلگای سیاسی ناکەم کۆمەلگای سیاسیەوە وێرانە و کۆمەلگای سیاسی بەداخەوە جۆرێک لە بازرگانیە وەکوێچێک لە بەناو سیاسیەکان وتبووی باشترین بازرگانی ئێستا حیزبەتی و سیاست پێم حیزبەکان بازرگانی دەکەن بەڵام ئێمە کۆمەلگای مەدەنیشمان وێرانە بەڕاست بەداخەوە کۆمەلگا مەدەنیەکانمان یعنی زیاتر بوونە ڕێکخراوی مەدەنی بۆ وەرگرتنی پرۆژە ئەوانە نەمانتوانی وەڕای گشتی دروستکەین لە کەیسی نەکەر سزادراوانی بادینان لە کەیسی داگیرکردنی مڵک و ماڵ تەعاداکردنە سەرمافی خەڵک ئیهانەکردن بە کەلتوری خەڵک بە دابوونەریتی خەڵک بەوەی کە کۆمەڵی سیاسی نەزان نەخوێندەوار جاهل بێ ئەخلاق بێ مۆراڵ تعدا دەکەنە سەر هەموو پیرۆزەکانمان ڕۆژێ لە ڕۆژان ئێمە ڕای گشتیمان بۆ دروست نابێ ئەو شەقامی بەغدا و جنوب کە دەڵێن لە چاو ئێمە خۆمانەوە پیشاندێن کە پێشکەوترین لە زۆرشتی ڕای گشتیان لێمە باشترە لە زۆرشتا جادە دێتە دەنگ من دەڵێم ئەگەر دەستمان لە کۆمەلگای سیاسی شتە بێ حەقی وایە بەڕاستی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بیر لە دروستکردنی تەجەموعێککەنەوە کە ئەم نەمەتە ئەم مۆدێلە لە کاری ڕێکخراوەی بگۆڕین تەنها هەندێ مناسبە یان تەنها ئەوە بێت کە پرۆژە وەرگن لە ڕێکخراوەکان و کاری وە بکەن دووبارە دەستخۆشی بۆ ڕێکخراوی هێرش و سەنگەری و هاوڕێکانی و هەروەها زۆر تاوان هاوڕێکی خۆشەویستمان بوو ئێمە غەمباری خۆمان لەگەڵ خانەوادەکەی بەشداری غەمیانین و هەروەها هیوادارین ئەوانەی کە بە کۆرۆنا دەڕۆن ئیتر کۆتایی بێ